خۆشەویستان جارێکتر سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامین دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان باز لە پاڵەوانێتیەکەین کە لە دوا ساتەکانی ساڵی 2025 بەڕێوە چووە کە ئەم پاڵەوانێتیش باکووری عێراق دەگرێتەوە کە چەندین شار و ناوچەتیایە بەشدار بوون و یاریزانتیایە توانیوەتی ئاستی خۆی پێشکەش بکە بۆیە لەم نێوەندەیە توانراوە یعنی بازیان پلەی دووەمی پاڵەوانێتی کارەتی باکووری عێراق بەدەست بێنێ بێگومانەمەش بە بەشداریکردنی چەند یاریزانێک و یاریزانەکانش لەسەر ئاستی تەمەنەکانی خۆیان ناتوانیانە بەشدار بن و توانیانە خەڵاتیش بەدەست بێنن بۆ ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەم پاڵەوانێتیە و ئەم پاڵەوانێتیە ساڵانە بەڕێوە ئەچێت و ئایا تا چەند یاریزانەکان لەسەر چی ئاستێک ئەتوانن بەشدار بن و ئەو ئاستەی کام ساڵ پێشکەشیان کردووە یانەی پاڵەوانێتی با تایبەتی بازیان چۆن بووە و چۆنیش توانیانە بەشدار بن گفتوگۆکەین لەسرم پاڵەوانێتیە بە میوانداری زۆر بەڕێز کاک جیاد محەممەد وەکو ڕاهێنەر کاک محەممەد کازم وەکو یاریزان و کاکە کۆشان فارس وەکو یاریزان کارسێ بەڕێزیان لای ئێمە میوانن زۆر بەخێر بێن سپاس بە ئامادەبوونتان سەرەتا پیرۆزباییتان لێکەین دەستان خۆش بێت مامۆستا جیاد با لە جەناب تۆ دەست پێ بکەین ئەم پاڵەوانێتیە ساڵانە بانجام بگەێنرێ و پێوەری بەشداریکردنی ئەم پاڵەوانێتیە چۆنە ئەم پاڵەوانێتی طبعاً ساڵانە ئەکرێت بەڵام طبعاً پار نەکرا پار ئەنجام نەدرا هەریکە ئاکاتە 2024 بەڵام سپاس بەخۆ ئەم ساڵ کە 2025 بوو کۆتایی 2025 ئەم پاڵەوانێتیە کرا و پێشووتر ئەم پاڵەوانێتیە بۆیە ئەکرا وەکو تەسفیەیەک وا بوو وەکو تەسفیاتێک وا بوو لە شیمالە پاڵەوانێتێک کرێ و لە جنوبیشە پاڵەوانێتێک کرێ لە کۆتاییە هەردوو پاڵەوانێتەکە لە بەغا یەکلایی ئەکرێت یەکەم و دووەم و سێمی شیمال لەگەڵ یەکەم و دووەمی سێمی جنوب لەگەڵ یەکە یاریەکەنەوە ئەم ساڵی شەر بەم شێوەیە بوو ئەم ساڵ جیاوازە ئەم ساڵ تا ئێستا دیاری نەکراوە کە ئەو شتە ئەکرێت یان نە زۆر باشە ئێوە وەکو کارەتەی بازیان بەشداریتان کرد پلەی دوو هەم ماشەڵڵاتان لەبێ بەدەستان هێنا جا خۆ دوور دەکاری زیاترمان بەڵام پێ بە چەند یاریزان بوو یاریزانەکان لە چه ئاسکەلێکا بەشداریان کرده بوو طبعاً ئەم پاڵەوانێتی زۆر پاڵەوانێتێکی بەقەوەتە زۆر بەتوانە پاڵەوانێتیە ئێمە شوکو بازیان بەڕاستی ئامادەکاریکی باشمان بۆ کردی بوو هەرچەنە لە کاتی ئیمتیحاناتە بوو یاریزانەکان زۆریان نەیانتوانی ئەو کێشەی ئێمە هەمان بوو طبعاً زۆر نەیتی بەکانیشیان بوو چکە کاتی ئیمتیحانات بوو بەڕاستیەکەی کەس نێتوانی زۆر پابند بێ بە تەمرین و بە کاتی هاتنەوەی بۆ تەمرینەکانی ئەمە هەموو ساڵێک لەو کاتە بەڕێواچێ نە ساڵەکانی کە باشتر بوو یعنی لە مانگی حوتا بوو جاری وا بوو لە مانگی هەشتا بوو خۆ دەزانی پڕۆگرامی عێراق شتێکی نادیارە ناتوانانی تۆ هەموو هەر ساڵی لە کاتێکە ئەوان پاڵەوانێتێکە داهێن ئەوە شتێک نییە بۆ نمونە ئێمە طبعاً کاتی چاندانە بوو لە کاتی سەرما و بەفرەکەیە بوو لە کاتی ئەو لافا و شتێکە ڕوویە تقریباً 2 هەفتە پێش ئەوە ئەبوایە بکرایە بەڵام بەوەی کە لافا و دروست بوو بەوەی کە بارانێکی زۆرباری دوایان خست بۆ 2 هەفتە دوای ئەوە بەڵام بەڕاستێکەشی کە 2 هەفتە دوای ئەوە دوایان خست بۆ یاریزانەکانی ئێمە زۆر ناخۆش بوو لەبەرەوەی کاتی ئیمتیحانات بوو زۆرینیان نەیانەتوانی بێنەوە ڕاستە کاک محەممەد زۆر بەخێر بێ دەستخۆشی و لەکەین سپاس کەناڵەکەتان زۆر سپاس پێمان بڵێ یەکەم جارتە بەشداریان پاڵەوانێتیە کە یاخود پێشتریش پاڵەوانێتیە بۆ کە بەشدارکی دوایش پێمان بڵێ ئەو ئاستانی کە بەدەستێنەوە لە چۆن بوو و لە چه تەمەنێکا بەدەستێنەوە لە پار لە تەمەنی 16 ساڵە توانیم پلەی سێمی عێراق بەدەست بێنم و چەندها ساڵەکانی تریش توانیمە لە ئاستە باشەکان بوو و نەتیجەی باش بەدەست بێنم درەم ساڵیش سپاسی مامۆستاکان مەکەم و هەردوو ڕاهێنەر و کاپنەکە مەکەم کە زۆر مادوو بوون پێم و لە تەمرین بوون و لە مەعسکەرا بوونە خەریکی ڕاهێنەرتان هەبوو بە لەگەڵ کاک جیهاد ڕاهێنەرێکی تر بەڵێ لێرەشەوە دەستخۆشی لە ماسە شەخاوانەکەم کە زۆری لا بوو پێمان وەک مامۆستا جیادیش توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین و لە هینی لەسەر یانەکانی عێراق وەکو شیمال یاریەمی کوردستانی بەشداریمان کرد توانیمان پلەی دووەمی پاڵەوانێتەکە بەدەست بێنی وەکو نادی بازیان سپاس بۆخوا توانیم خوار 21 ساڵ پلەی یەکەم بەدەست بێنم و سەر 21 ساڵ پلەی دووەم بەدەست بێنم ئەی ماشەڵڵات لێبێ چەند خەڵاتە بەدەستێنەوە وەڵایی نازانم ئەمانەی ئەم پاڵەوانێتیە دوو مەدالیان بەدەست هێناوە یەکەمی و دووەمی لە چه تەمەنێ بۆ تەمەن لە تەمەنی خوار 21 ساڵ بوو سەر 21 ساڵیشە ئەگەر ئیشەڵڵا وا بوو لە بەغا بەڕێوە چوو با بڵێن ڕکابرایەکە کۆتایەکە تۆ ئامادەی لێستا بەڵێ
ئەی یەخوا سەرکەوتو ئینشەڵڵا چاوەڕێیەکەین بە مەدەلیا و بیتە بەرنامەکەی ئێمە مەدالیای ئاڵتون لەگەڵمان بێ. کاک کۆشان بەخێر بێ. زۆر بەخێر بێ. ئەگەر مایکەکە عەزیز کێشی لە کاک محەممەد وەربگری پێمان بڵێ تۆش ماشەڵڵا مەدالیای ئاڵتونە وەرگتووایە خۆت باسی مەدالیاکەمان بۆ بکە باسی بەرکەوتن لەگەڵ ڕکابەرەکانمان بۆ بکە. چی گوزەرە لە پاڵەوانێتێکە پێمان بڵێ. والله من لە تەمانی 4 بەشدارم توانیم پلیەکەم بەدەست بێنم 5 جاریم ئەنجام دا سپاس بە خوارە من بردو. ئەی ماشەڵڵا ئەی ئیمتحانەکانت چی لە هات باش بوویە؟ ئەی لەخوا دەی لەخوا بەزیابێ مامۆستا جیاد بابەتێکی زۆر پێم خۆشە لە دەمی ڕاهێنەرەکانەوە بە ڕێزیشتان لەو بوارەیە ڕۆڵێکی بەرچاوتان هەیە یعنی بینین ئەم گەنجانەمان هەیە توانە و تاقەیەکی زۆر باشیان پێ زۆر کاتکیان هێنیتە بوارێکی وەرزشەوە ئەتوانی لایانی دەرونی و زۆر کاریگەری و هەبێ لە سەریانە یعنی ئەم گەنجە ئەو توانە و هێزەی کە لە دەرەوە هێتی بۆ کۆمەڵی بابەتی تر بەکاری نەهێنێت بە شێوازی لە شێوازەکان لە وەرزشا بەکاری بێنێ ئاستی پێ پێشکەش بکە بەڕێستان لەو بوارەیە زۆر کاریگەریت هەبووە لە سەر یاریزانەکان ئەمە تا چەند واکە کە بوون منە گەنجەکانمان لە کۆمەڵێ تونوتیژی دەرەوە دوورخینەوە بیهێنین ئەم تونوتیژێ بیکەین بە وزەیەکی ئەرێنی باش و پێشکەشی بکرێن. زۆر ڕاستە تەمان بەهۆی هەم سۆشیال میدیاوە هەم بەهۆی کە ئێستا بەڕاستی هۆکار زۆرم بۆی کە گەنج بەلاڕێیا ببردرێ بەڵام الحەمدولێ ئێمە کو ئەم قاعەیەکی خۆمان کە دامان ناوە نەک قاعەکەی ئێمە بەڕاستیەکەی هەموو فروونە قیتالەکان بەعام یعنی هەم کاراتیە تایکۆندۆیە کۆنفۆیە بۆ نمونە کیک بۆکسینە MMA هەموو ئەمانە بەڕاستی هۆکارێکی زۆر باشە بۆی کە گەنج لە زۆر شت بگەڕێتەوە ڕاست تێگەی یعنی ئەو قسەی جەناب زۆر جوانە ئەو زی کە هەیەی ئەو تاقی کە هەیەی لە باتی ئەوەی لە دەرەوە سەرفیکە و لە شەڕانگێزیە سەرفیکە یەک لە ناو قاعەیە بە شێوازێکی ئەرێنی و بە شێوازێکی زۆر جوان پێڕەویەکە وە دوایەوە ئەم گەنجە فێری تەحمل لە بێ لای ئێمە فێری ئەوە بێت کە دان بە خۆیان بگرێ فێری ئەوە بێت کە ئەو زی کە تایەتی لە شتێکی باشە سەرفیکە نەک لە شتێکی خراپە بەڕاستەکەی من زۆر جار بووە دایکوەکان ئەڵەم ئەم شتێکی ئێمە ئەیکەین بەڕاستی لە مەکتەب پێویسترە لە مەکتەب زەڕورترە بۆ تۆ ئەو مناڵە لە مەکتەب ڕاستە فێری خوێندن ئەکرێ فێری نووسین ئەکرێ بەڵام پەروەردەکە بۆ شکڵە پێرەی ناکرێت کە ئێمە ئەیکەین بۆ ئێمە لەبەرەوەی بە شێوازێکی فول ئەکادیمی و بە شێوازێکی زۆر باش نایڵین ئەم مناڵە تووشی زۆر شت ببێ جا بەڕاستی مەوەکو من باسی کاراتی بکەم جیاواز لە هەموو یارەکانیکە کاراتی وەکو مەدرسەیەک وایە تەنانەت بڕۆ لە یابانە کە ئێستا پێشڕەوی ئەم یاری یابانە وەکو خوێندن ئەخوێندرێ عنی وەکو سیستەمی خوێندن لە ناو سیستەمی خوێندنە هەیە بۆی کە ئەم مناڵە باوەڕ بەخۆبوونی زۆر زیاتر بێ لە کەسێکی ئاسایی کە لە دەرەوە هەیە جا ئێستا ئەبینی مامۆستا جیهاد منداڵی ئێمە بەداخۆ زۆر ناجوڵێ ئەم ئامێرە زیرەکانە بەدەستێتی دنیایەکیش ئێنەرژی تایە هەر بۆیە چون ئەنەرژەکە خاڵی ناکاتەوە لەو لاوە ئەبینی لەگەڵ مناڵی تر شەڕەکە شتەشکێنێ دایک و باوگلەی تووڕابێ بەداخەوە تووشی فرەجۆڵەیە بێت تووش یەک لەناکی هەشۆ گرفتە بێت بۆ نمونە ئەوەنەی کە خۆت ئەزمونت کردووە بەرکەوتنە هەبووە دایک و باوک لە ئێستای مناڵەکەی بهێنێت یەکێک لە هوەرەکانی بەرگری بۆ نمونە کاراتێ ئەتوانێت زۆر باش بێ وایە بۆ مناڵی ئاستا طبعاً زۆر لەبەرەوەی تۆ بەڕاستیەکەی ئەم ئایپاد و موبایل و ئەم شتە ئەلکترۆنیانە زیاتر مێشک والی ئەکادیان بۆ نمونە سەمن هەر لە مناڵەکانی خۆمەوە باسکەم یعنی وای لێ هاتووە یعنی تان ناخواردنەکەی ئەبێ لەگەڵ موبایلا بێ بێ لەگەڵ ئایپادا بێ ینی بەداخەوای لێ هاتوو یعنی منە سەحالیان کچەکەی خۆم بەبێ ئەوە نایخۆ یعنی ئەبێ ئیلان ئایپادەکەی بۆ دابنی ئینجاڵە منەوە خۆم جا ئیتر ئەگەر من لێستاوە ڕێنمونی نەکەم بۆ ناو یاریەکە و ڕێنمونی نەکەم ینی بۆ چەند سەعاتێکیش بێ دوورکەوێتەوە لەم شتە زۆر باشترە لەوەی کە تۆ هیچ شتێک نەبێت خۆی پێوە مەشغوڵکە زۆر باشە کاک محەممەد زۆر جار کاچیتە وەرزشەوە ئیتر
ڕاهێنەرەکە و بەدەر لەوەی کە تۆ ڕۆژانە ڕایانانەکەی کۆمەڵە پلانێکی هەیە بۆ ژیانی تۆ ئەبێ خەوێکی ڕێکت هەبێ ئەبێ خواردنێکی زۆر باشتە بێ ئەبێ دوورکەی تۆ لەو کۆمەڵانەی کۆمەڵی بابەت هەیە کە زیان بە جەستە دەگەێنێ مامۆستا خۆی باشەزانێ تۆ تاکە چووی هاتوویتە ناو وەرزشت تا چەند ئەم بابەتانی بۆ تۆ ڕێک کردوێتەوە وەکو گەنجێک وەڵایی وەکو ڕێنمایی زۆر کردوینە لەباری خواردن و لەباری یعنی تەندروستی لەش و تێگەی ئەم شتانی پێوتونی ینی زۆر هێنی کردوینە پێڵان ڕێنمایی کردوینە بۆ خواردن و بۆ ناخواردن و ئەم شتانە ئێوە جێبەجێتان کردووە وایە؟ بەڵێ ئێمە جێبەجێمان کرد هەستەکەی ئێستا وەکوی کە لە مامۆسان پرسی وەکو یاریزانێ ئاواسا خەڵات یەکەمیێنەوە کەسێکی ئارامتری لە کۆمەڵگەیە بەڵێ زۆر باش ڕابچینە لای سەرکەوتوبی ئەمیان هەر زۆر ئەمی تە سەرەتایەتی وانە؟ بێدەنگە بەڵام کردار لە گۆڕەپانە سەلماندۆتی ماشڵڵا ئازایە بۆ دەریە بڕێ ئەی تەبعان دایناوە بۆ کاتی خۆی ئێمەش بێواشی قسە و لەگەڵاکەین بووە بیلیج نەکەیتەوە تۆ پێمان بڵێ تا چەند خوێندنەکەت لەگەڵ ڕاهێنانەکەت لەگەڵ هەڵسوکەوتی خۆت ڕۆژانەیە ئەم وەرزشە بۆ توی ڕێکردوێتەوە وەڵی ئەم ئەبێ خوێندنەکە بکەین اینجا کاراتیەکەش بکەین ئەم کاراتیەکە بۆ هەموو کەسێ بەسوودا پێویستە هەموو کەسی وەرزش بکە ئێوە خوێندەکەشی بکە ئەی ئافرین تۆ هەردوو لاکە و گرتووە ئەی ئافرین ماڵەوە یارمە هاوکارتن دایک باوکت حەزەکەن بەردەوام لەم وەرزشە زۆر جاریستم سەرکۆ من ئەوەی لێپرسم زۆر لانێ هاوڕێت هەبێ ئەو وەرزش نەکە بۆ نمونە بۆ چاو لە تۆ بکە بڵێ کاتە کۆشان ئەم جارە لەگەڵت دێ بۆ هاوڕێت ئافرینە لەبێ تۆ ئەمەنە نمونەیەکی جوانی زۆر زۆر سپاسدانەکەن هەر سەرکەوتوو بن دەست خۆش مامۆستاجان لە شێوەرساق بێ سپاس بۆ کەناڵ جوانەکەتان بەڕاستی زۆر سوودبەخشەوە زۆر یارمەتی بە تایبەتی وەرزشکاران هێن بەڕاستی دەستخۆشیتان لێەکەم لەشتان ساغوێتی دەستیۆش خۆش بێ هیوای سەرکەوتنی کەسان بۆ خوازی چاڕێکەین کە بچنە چەندین پاڵەوانەتی دەرەوەی وڵاتی عێراقیش کە توان ئاستی باش پێشکەشکەن و ئێمەش بتوانین جارێکتر بە چاوپێکەوتن توانای ئێوە بخەینەڕۆ دووبارە سپاس بامە دەست خۆش